جارك دي صلاف ورز قالي تماشافان كورت كونكشن داخل شموه في هذا من خوش جوارادك دقال البرنامج صدويك يا كورت كونكشن دفي برنامج ده لكونغرسي أمريكي كامبينك هيا جبو ناس عندنا حلبجة وأنفالان يعني كيمياء باران كنا حلبجة وأنفالا وكو جنوسايدي قالوا كنت خوي دبلوماسية بريدمكي بريفابري بيواندين دربي الحكومة هريما كردستان عراقي فلاح مصطفى ميفاني برنامج بو أمي هناك جهة صيبين أخوة دقال كاك فلاح دوباره بكين ديسان سايبر سيكوريتي جي تكنولوجيا يزانستا بويا بازارو بازنتاني ميفانك إيرو دقال مايا كاك نشاد عثمان لجاري ام بزانم كا لجهانا دورو بريمة تشجي بدا لەسەر قەیرانی ئۆکرانیا ناتۆ بڕیاری خۆی دەدات و هاوکاریەکانی لەگەڵ رووسیادا ڕادەگرێ هاوکات لەگەڵ ڕۆژهەڵاتی ئەوروپادا بەرگری خۆی تۆکمە دەکات ناتۆ بە گومانەوە لە ڕاگەیاندنەکەی مۆسکۆ دەڕوانێت کە دەڵێت بەشێکی هێزە سەربازیەکانی لە دەوروبەری ئۆکرانیا کشاندۆتەوە ڕاگەیاندنی کەوتنە خوارەوەی فڕۆکە مالیزیەکە بۆ ناو ئۆقیانوسی هیندی نەبۆتە مای ڕاگررتنی گەڕانەکان بە دوای فڕۆکەکەدا و ئوستورالیا ژوابەستەیی خۆی بۆ دۆزینەوەی هۆکاری کەوتنە خوارەوەی ئەو فڕۆکەیە ڕادەگەیەنێت ئەفغانستان لە بەردەم هەڵبژاردننی سەرۆکایەتیدایە و چاودێر و دەنگدەریش بەبایەخەوە لەم هەڵبژاردنە دەڕوانن کە تالیبانەکان دژی وەستاونەتەوە و هەڕەشەش دەکەن حامد کارزایی سەرۆکی ئێستای ئەفغانستان بەپێی دەستور ناتوانێت گەڕی سێەمی سەرۆکایەتی هەبێت سلاوین دووبارە گەلی تەماشەوانین هێژا کۆنگرسی ئەمریکی پانێلێک ڕێخست ji بۆ ژمارەکە تایبەتمەندان برێڤەبەری پەیوەندیên dervên Herêma Kurdistana Iraqê û balyozê Iraqê li Washington ji bo hewleka yan destpêkirina hewlekiye ji bo nasandina enfalan û kîmyabaranekirina Kurdan bi jînosaydê. Kamera Kurd Connection li wir amade bû. کۆبەندا کورد ئەمریکا لە کۆنگرسی ئەمریکی بەرنەویسا ژمارە 422 ئامادە کریا و کاری دیکە ji بۆ وەرگرتنا ڕەزامەندی و پشتەوانیە ئەندامên civata نوێنەران di کۆنگرسی ئەمریکی de heta hewla bi navê enfal û kîmyabaranekirina Helebce ji aliyê rejêma Saddam Hussein ve weka karek genosaydê bête naskirin. Piştevanên vê bernivîsê endamê Demokratê Wilayeta Maryland Chris Van Hollen و کۆماریە ویلایەتە تێنسی مارشا بلاکبۆرن ئامادەی vê çalakiyê bûn. We are taking the steps to make certain that we as Congress ئێمە هەنگاوەکان دەگرینە بەر بۆ دڵنیابوون لەوەی کۆنگرێس دان بنێت بەم کەمپینە بۆ ناساندنی بە ژینۆساید و بڕیارێکی لەم شێوەیە ئێوە سەربڵند دەکات خەباتی گەلی کورد سەربەرز دەکات با ئەوەشم بیر نەچێت 11,000 کورد لە ستانەکەمدا تێنسی بە وڵاتی خۆیان دەزانن. I have 11,000 Kurds who call Tennessee home. But I think we all understand that پێویستە لەوە تێبگەین ڕوانینێکی ڕوونتان هەبێ بۆ ئایندە لەسەر بنچینەی ڕابردوو ئەوەش زۆر گرنگە مێژووی گەلی کوردمان لەبیر نەچێ بە تایبەتیش بەکارهێنانی گازی ژەهراوی دژی کورد لەلایەن سەدام حوسێنەوە لە ساڵی 1970 پاش شەڕی عێراقیێران لەگەڵ هاوکارم پیتەر گالبرێت سەردانی ناوچە سنووریەکانی تورکیا و عێراقم کرد هەموو شتەکانمان دۆکمنت کرد پێشتر بەرنووسێکمان ئامادە کرد بۆ سەپاندنی سزا بەسەر عێراقدا بەڵام لە ئەنجومەنی نوێنەران پەسەند نەکرا گرنگە لەو ڕووداوانەدا ئەمریکا بە خێرایی بێتە دەنگ و بڕیاری خۆی بدات. هەتانەها 16 ئەندامên کۆنگرسی پشتەوانی لێ بەرنەویسێ کردیا ئەندامێ کۆماریە ئایەوە ستیڤ کینگ وێژی خوددایە تەنیشت پشتەوانên vê کەمپێنە حکومەتە هەرێما کوردستانی. هیوادارم دان بۆ تراژیدیەدا بنین کە بەدەستی ڕژێمەکەی سەدام حوسێن دژی کورد کرا لەسەر ئاستی نێونەتەوەی دادانی پێدانراوە ئێستا لە زۆر وڵات و خەڵکی زۆریش زانیاریان لەبارەی گەلی کوردەوە هەیە بۆ خۆشم پشتیوانیەکی بەهێزم بۆ گەلی کورد لەو ڕوانگەی ئەو باجەی داوێتی چووکە وەک سەدام دەیگوت هاوسۆزینین و بە گەورەیش لەو خواستە دەڕوانم کە گەلی کورد بۆ سەربەخۆیی هەیەی ئاوکاتی سەردانەکەم بۆ کوردستان ئەو خواستەم بینیوە. And I'm an admirer of the independent spirit of the Kurdish people. گەلۆ ئەف کەمپێن وێ ببە ئەگەرا کوجڤاکە نێفنێتەوەی پێناسینێ بکە هێریشên ڕژێما سەدام حوسێن لە دژی کوردان جەنوساید بوو دیپلۆماتی نافداری ئەمریکی و بالیۆزی ئەمریکا لە عێراق و ئەفغانستانی زاڵمای خەلیلزاد. بەڵێ پێم وایە دەیکات چووکە هەر لە ئێستاوە دانی پێدانراوە لەلایەن پەرلەمانی بەریتانیا و لەلایەن ژمارەی وڵاتی ئەوروپاییەوە تەنانەت لەلایەن عێراقیش خۆیەوە لەبەر ئەوەیە گەشتبینم بەوەی هەمان هەنگاوی دروست لەلایەن وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاشەوە بگیرێتە بەر.
جنرال خانەنشینی ئەمریکی جیمز جونز و بالیۆزی عێراقی لێ ئەمریکا لوقمان فەیلی و برێڤەبەری پەیوەندیên dervên حکومەتە هەرێما کوردستانە عێراقی فەلاح مستەفا داخواز ji endamên kongrîsî kir heta piştevaniya vê hewlê bikin. Kar bi destên Kurd hîvî dikin piştî Amerîka hewlek dest pê bike heta li ser asê cîhanê jî pênasîn hebe ku Kurd rastî genosaîdê bûne ji aliyê rejêma berê ya Iraqê. خۆشەویستانم هێشتا قەیرانی ئۆکرانیا بەردەوامە یەکێ لە پەرەسەندنە گرنگەکانیش ئەوەیە ڕێکخراوی ناتۆ یان هاوپەیمانەتی ناتۆ بڕیاری داوە هەموو هاوکاریەکانی خۆی لەگەڵ رووسیادا ڕابگرێ. هۆکارەکە چییە؟ زانیاریەکان لە درێژەی ئەم راپۆرتەدایە. وەزیرانی دەرەوەی ناتۆ فەرمانیان داوە بە نەخشەدا ڕێژەرانی لەشکری بۆ تۆکمەکردنی بەرگری و دڵنیاکردنەوەی وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵات وەک وەڵامێک بەرامبەر بەوەی ناتۆ بە دەستێوەردانی نایاسایی لە هەرێمی کریمەی ئۆکرانیا ناودێر دەکات. Together we have rejected any notion that there is any legality. پێکڕا ئەو ڕوانی نەمان ڕەت کردوێتەوە کە هەرێمی کریمە بچێتەوە سەر رووسیا شتێکی یاسایی بێ هەمووش بەرەنگاری تاکتیکەکانی هەڕەشەکردن بووینەتەوە بە تایبەتی جێگیرکردنی ژمارەیەکی زۆری هێزی سەربازی لەسەر سنوورەکانی ئۆکرانیا. رووسیا دەڵێت هێزێکی پیادەی خۆی لە هەرێمی ڕۆستۆڤ دەکێشێنێتەوە لە سنووری ڕۆژهەڵاتی ئۆکرانیا ئەمەش بەشێکی کەمی ئەو 40,000 سەربازەیە کە رووسیا لەو ناوچانە دایناون. بەڵام سکرتێری گشتی ناتۆ دەڵێت هیچ بەڵگەیەک لە ئارادانیە نیشانی بدات مۆسکۆ هێزی کشاندبێتەوە. بەداخەوە ناتوانم پشتڕاستی بکەمەوە رووسیا هێزی کشاندوێتەوە شتێک نییە بێتمان هەروادێ و زیادکردنی هێزە سەربازیەکان بە هیچ شێوەیەک نابنەمایی هێورکردنەوەی ڕەوشەکە. جەنەرال رازمۆسن جموجۆلەکانی رووسیا بە گەورەترین هەرەشە بۆ ئاسایشی ئەوروپا ناودێر دەکات. رووسیا پرەنسیپەکانی هاوبەشی بنکۆڵ کردو و ئیترچی دی ناتوانین وەک بارێکی ئاسایی کارەکانمان بکەین. رووسیا دەیەوێت ڕێبەرانی نوێی ئۆکرانیا لە دەرەوەی هاوپەیمانی ناتۆ بن بەڵام وەزیری دەرەوەی ئەڵمانیا دەڵێت ئامانجی ناتۆ ئەوە نییە ئۆکرانیا هاوکاری ناتۆ نەکات. هاوکاریەکی زۆرتری ناتۆ ئەنجومەنی ئۆکرانیا بەدی دەکەم بەڵام ڕێگەیەک نبینم بۆ ئەندامێتی لە ناتۆدا. لە دەمێکدا هەڵوێستەکانی رووسیا کۆتایی بە هەموو هاوکاریەکان هێنا لەگەڵ ناتۆدا بەڵام ئەو هەوپەیمانەتیە دەڵێت بەردەوام دەبێت لە دیالۆجی سیاسی لە ڕێی ئەنجومەنی ناتۆ و رووسیاوە و هەروەهاش لەسەر بەرەنگاربوونەوەی تیرۆریزم و ئۆپراسیۆنەکانی لە ناوبردنی بەنگ و مخەدەرات لە ئەفغانستان. وبەری دەمەکی برێڤەبەرێ پەیوەندیên derve yên حکومەتە هەرێما کوردستانە عێراقی کاک فەلاح مستەفا میوانê dengê ئەمریکا بوو مەحف peyvînek dirêj digel wî hebû lê di bernama îroda em ê pisyarî jî bikin kanê Kurdan دیپلۆماسیەت هەیە یان نا؟ زانین پرسیارێکی گرنگە و ناکرێ بڵێن نییە و ناشکرێت بڵێن هەیە و زۆر پێشکەوتووە بەڵام بەقەدەر حاڵی خۆمان یەک ئەگەر سەیری پێکاتەی حکوومەت بکەین فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە وەزارەتێک نییە کە وەزارەت نەبیان ئەو دەسەڵاتێک کە وەزارەتێک هەیەی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە نیەتی. دوو ئەو هەستیاریەی لە بەغدا هەیە بەرامبەر بە فەرمانگەی ئێمە بەرامبەر هیچ لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نیە بۆیە کارکردنمان دەبێت بە شێوەیەک بێت ئێمە لە هەستیاری بەغدا تێبگەین لە هەستیاری وڵاتانی دەوروبەر تێبگەین بە شێوەیەک بتوانین پەیامی کورد بگەێنین و بتوانین پەیوەندێکی دیپلۆماسی لەگەڵ وڵاتانی جیهان دروست بکەین بێ ئەوەی کەەوە هەستیار بن لە مامەڵەکردنیان لەگەڵ ئێمە. پێش ماوەیەک بواە سەرۆکی هەرێم برێز مەسعود بارزانی سەردانی ئەمریکا بکە لە ئەوروپا بوو لە وەختێکە ئەلان کرا کە سەرۆک بارزانی نایێتە واشنگتن ئەویش بەهۆی ئەوەی کە ناوی پارتی وێچێتی لە ناو لیستی وەزارەتی دەرەوەی ئەمریکادایە ئەو لیستی ئەو ڕێکخراوانەی کە نازان چی بڵێن ناحەزن تونوتیژی بەکاردێنیان بە هەر شێوەیەک بەهەر ئەوەیەک ناوێک ئەو بابەتە دەگەڵ ئەمریکیەکان باز دەکەن هەرچەند داوا دەمێکە و ئێستا نییە کۆن لە نۆتویەکەوە تا ئێستا بۆ ئێستا دەرچوو بۆ ئێستا سەرۆک بارزانێتن بۆ کۆبوونەوەی لەگەڵ ئۆباما لەسەر بابەتێکی وە یەکبان مێژووی ئەو بابەتە دەمێکە بەڵام لە دوای سپتمبری لەڤل لە دوای 11 سپتمبەر دوای ئەوەی کەوا دەستگایەکی ئەمریکی ناوی ئەو ڕێکخراوانەی نووسیکەوە خەباتی چەکداریان کرد ئەوەی ئێمە پێدەڵ خەباتی چەکداری لە پێناو ئازادی ئەوان کوردیانەتە بە هەر گروپێکەوە دەست بداتە چەک دژی ئەو ڕژێمی ئەو وڵاتە بۆیە هەتا لە پێناسەکەش ئێمە جیاوازین لەگەڵ ئەوەی کە ئەمریکا تەماشا کردووە ئەوانیان بە سێ خانە پۆلێن کردووە خانەی یەکەم خانەی دووەم خانەی سێم
پارتی بێچێتی لە خانەی سێمی ئەو ڕێکخراوانە کە زۆر خەتەر نین کە دەڵێ هەر گروپێک لە دوو کە زیاتر ڕێکخرا و بنیان ڕێک نەخرا و دەست بدەنە چەک دژی حکوومەتی ئەو وڵاتە کار بکەن و چەندین جار بەڵێندرا لەسەر بەرزترین ئاست لە ئیدارەی ئەمریکا بەڵێندرا بە سەرکردایەتی کورد کە ئەو پرسەیەک لا دەکرێتەوە مە 3 ساڵ پتر تا ئەو کاتێکەوە بەڕێز نوێنەری حکوومەتێرەی کوردستان لێرە بوو لەگەڵ بەڕێز دکتۆر فواد و لەگەڵ بەندە ئێمە بەردەوام سەردانی ئەو لانەمان دەکرد کە پەیوەنددار بوون بۆ ئەوەی ئەو پرسە یەکلا بکەنەوە دواترش بەڕێز نێچیروان بارزای نامەیەکی تری نووسیەوە ئاراستەی بەڕێز جێگری سەرۆک کۆماری ئەمریکای کرد بەڕێز بایدن کە گوتی ئێمە دەمانێت ئەو پرسە یەکلا بکرێتەوە بەر لە سەردانی جەنابی سەرۆکی هەرێم بۆیە چووکە ئێمە ئامادەنین لە کاتێکدا لە نێو ئەو خانەیە بین و هاوکات سەرۆکی هەرێمی کوردستانش بێت لە کۆشتی سپی پێشوازی لێ بکرد چووکە یەک ناگرنەوە کاک فەلەجان زۆر سوپاس سوپاسی جناب دەکەم و جارێکی تر پێ خۆشحاڵ بوون و کە هاتیت بوو دەمیوانی دەنگێمەریکا ئومیدەوارم سەردانەکانی جنابت بەردەوام بن بۆ ئێمە زۆر خۆشحاڵ بەڵێ بینەرانی عزیز هەمومان لە بیرمانە کاتێک کە فڕۆکەیەکی مالیزیایی لە کوالالامپورەوە دەڕوا بەرەو بێژینگ و لە ئاسماندا دیار نامێنێت و دەگوترێت کەوتۆتە ناو ئۆقیانوسی هندیەوە بەڵام سەرۆکی پۆلیسی مالیزیا دەڵێ دەشێت نهێنی کەوتنە خوارەوەی ئەم فڕۆکەیە بۆ هەتایە وەکو خۆی بمێنێتەوە و کاربەدەستانیش هیچی لەبارەوە نەزانن. خالید ئەبوبەکر پشکنەری گشتی لە مەلیزیا دەڵێت لێکۆڵینەوەکان بەردەوامن لەسەر سەنجی خستنە سەر شیانەکانی ڕفاندنی فڕۆکەکە و کاری تێکدەرانە و هەروەها ژباری سایکۆلۆژی ئەوانەی لە ناو فڕۆکەکەدا بوون. گەڕان لەسەر ئاستی نێونەتەوەی بە دوای پارچەکانی فڕۆکەکەدا لە باشووری قویانوسی هندی و لێکۆڵینەوەکانی مەلیزیا خۆشی تا ئێستا هیچ ئەنجامێکیان نەبووە. سەرۆکوەزیری ئوسترالیا دەڵێت وڵاتەکەی وابەستەیە بۆ دۆزینەوەی ئەوەی چی بەسەر ئەو فڕۆکەیەدا هاتووە. ئەمە یەکێکە لە گەورەترین نهێنیەکانی ئەم سەروەختەمان کارەساتێکی تۆقێنەرە 239 خێزان لە دڵە ڕاوچێدان ژمارەیەکی زۆری خەڵک لە سەرانسەری جیهاندا نیگەرانن. ئوسترالیا لە پێشەنگی هەوڵەکاندایە و چیمان لە توانادا بێت دەیکەین بۆ زانینی ئەوەی چی ڕوویدا. We owe it to those families to do whatever we reasonably can to get to the bottom of this. کاربەدەستانی مەلیزیا دەڵێن لەو بڕوایەدان کەسێک بە مەبەست ڕێڕەوی فڕۆکەکەی وەرچەرخاندووە بەر لەوەی بکەوێتە خوارەوە. گەڕانەکان بە دوای پارچەکانی فڕۆکەکەدا بەردەوامن و ئێستاش پاشگەیشتنی ژێردەریایی ناوکی هێزی دەریایی پادشایەتی بریتانیا گەڕانەکان بنی دەریاش دەگرێتەوە. ئەمەش یەکەم جارە لە وەتای کەوتنی فڕۆکەکەەوە ژێردەریایی بەکاربهێنرێت بۆ ئۆپراسیۆنەکانی گەڕان بە شوێن فڕۆکەکەدا. محتەبەر شێروانی دەنجی ئەمریکا. سڵاوین دووبار سایبەر سکیوریتی وەکو زانست خەڵکێ دپارێزا ji hêrîşin çi in hikûmeta çi yên xelkê diz yan jî xelkê divên zanyariya ji nav bibin. Îca niha ji teknolojiyayê û zanista bûye bazar û bazirganî. Îro lê Studiya Kurd Connection taybetmendekî cyber security yên parastina internetê cî gelmeye kak Dilşad Osman ku çend kar û çalakî jî kirine divîwarî da gelek bi xêr bê kak Dilşad. Dişmara dikarî bêjî kanê cyber security çi ye? ئەمڕۆم لێ دنەرنگ و هەرکەس پڕاستی بووە سەر ئینتەرنێت بەنکێمە بووە سەر ئینتەرنێت کارێ حکوومەت بووە سەر ئینتەرنێت ئیمێلێتات مالباتا خۆت ئاخەول سەر ئینتەرنێت هەرچت بووە سەر ئینتەرنێت وەختی گۆ هەفقاس گوتی کەمێ مزنج ji ئینفۆرمێشن بووە سەر ئینتەرنێت دزجی هەنە دخوازن تێکەڤن vان ئینفۆرمێشنا و کاربن vان شتا بکشێنن و بزانبن تچێتکێ نفسی دوختا دەمژی هەنێک حکوومەتجی هەنە بڕاستی دخوازن تێکەون جاسوستی بکەن سەر خەلکێ خۆ ji بۆ وساژی سایبەر سکیوریتی بووە شتێکی gelek giring anı توی وقتیدا. باشە بەری وێنە ئەزانم تا بەرنمەیەک هەبوو ji بۆ پاراستنا ڕۆژنامەوانە لێ جیهێن شەڕنی بتایبەتژی بەرنامە بۆ سووریا بوو لێ نەها دیارە لە گەلک جیهێندیان هەر دنیای خەڵک دکارە بەکاربینە دکاریش بەڕام بەحسێ وێ بەرنامەیە بکی بکورتی. سایبەر سکیوریتی دە ئالیەوێن هەنا بڕاستی ئالیەکی هەیە یەگوت خوازێت شتێتە بکشێنێ معلوماتێتە بستێنی جاسوستی سەرتە بکە ئالیە دیژی هەیە ئێگۆ پارستناتە بکە تەکنۆلۆژیا بووە ئەرزان بووە دەستی هەر کەسی حکوومەت بەرێوانە هەنە دکارن وان کۆمپەنیە مەزم بێنن گۆ سیستەمە ژوارە چێکن
تاگۆ بکارن جاسوستیا خەڵکێ بکەن سووری یەک ژوان دەوڵەتی ولۆ خراپ و پیس دژی خەلکێت کێ بڕاستی وجەمە سیستەم کێ ئاواکرد ئەف سیستەم پاراستنا خەلکێت کێ ڕۆژنەمەڤەبان ئەو کەسێک گودچن ناو شەردا ئینفۆرمێشن دکشێنن کارن خەلکێن وەک گوتی گرنگ کۆنێکشنێ بوار بکەنش بۆ ولۆ حکوومەت خوازێتێکە ئینفۆرمێشنی ڤان کەسا مە سیستەمەک ئاوا کرد و ئەمکارم پاراستناوا بکەن جهەیە گەلێکی شەڕتێدێ یان جهەیە گەلک خراپی ش بۆ ئازادی ئەنتەرنێت وەک سووری وەک ئێران وەک هەندەرێن دیژی سەرکەتی بیکە دشان کارێوە پیرۆزە ئەو ژیش بۆ ئازادیە خەڵکیە ئازادیە ڕۆژنەمەوانەیە و پێشکەتنیە گەلک سپاس بەڵێ تەماشەوانی هێژە مادەم ئەم دە بەحسی ئەنتەرنێت و کۆمپیوترا داینە ئەمە دەخواست پرسیاری بکەین کە کێ جارەیەکی ئەنتەرنێت بە کارئینا گەلۆ پەنتاگۆن بوو MIT کەمپانیا مەزنە تەکنۆلۆژیای بوو یان مایکرۆسۆفت بوو پشتیوێ بهێن بەدانی دەگەڵمە بمیرن بۆ بەرسەوا ڕاست خۆشەویستانم وەکو زۆرێک لە چاودێر ئاماژەی پێدەکەن هەڵبژاردننی ئەم جارەی سەرۆکایەتی وڵاتی ئەفغانستان هەڵبژاردنێکی جیاواز دەبێت بە بەراورد لەگەڵ ئەوانەی پێشوودا بۆچی وەکو دەڵێن ئەم جارەیان ڕێگە خۆشکردنێکە بۆ ئاڵوگۆڕکردنی دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە لە ئەفغانستان لێکدانەوەکان لەسەر هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەفغانستان چۆنن بابەتی ئەم راپۆرتەیە کە ئێستا پێشکەشتان دەکرێت. هەوڵاتیانی ئەفغانستان خۆشحاڵن بەرامبەر سێمین هەڵبژاردننی سەرۆکایەتی وڵاتەکەیان ئاپۆڕەیەکی زۆری خەڵک بەشدار بوون لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا. ئەگەر هەڵبژاردنێک باوەڕمەند هەبە ئەوەی ببە نیشانە گۆکەدا جڤاتە ناڤنەتە و لڤاڵا نەچوویە جە ئالیە سازکردنا دیموکراتیکێڤە دبە سەرمیانێکی باش. بەڵام تالیبانەکان چیان لە دەست بێت کەم تەرخەمی ناکەن بۆ تێکدانی پرۆسی هەڵبژاردنەکان لە سەرانسەری وڵاتەکەدا ژمارەیەک هێڕەشی خوناویان کردووە و بەردەوامیش هەڕەشەی کوشتنی کارمەندانی هەڵبژاردن و دەنگدەرانیشیان کردووە. شیکەرەوە لەو بەڕۆایەدان هەڵبژاردنێکی سەرکەوتوو ئێجگار گرنگە بۆ ئایندەی ئاشتی و سەقامگیری لە ئەفغانستاندا. ئەم دخوازن ئەڤ هەڵبژاردن بە درستی دەرباس ببە ji بۆ پاراستنا یاسەیên بەنگەهینی گۆ ئەم کاربن بە هەڤرە ئەفغانستانê هەلگرن. هێشتا دیار نییە ئایا هێزەکانی ناتو ئەمریکا لە ئەفغانستان دەمێنەوە پاشکۆتایی ئەم ساڵ هەرچەند دانوستانیان لەسەر ڕێکەوتنی دۆلایانەی ئاسایشی کراوە بەڵام سەرۆکی ئەفغانستان مۆرکردنی ئەو ڕێکەوتنە ڕەت دەکاتەوە. نەتوندی نەگەفت نەژی ئێریشەکە پسکۆلۆجیک لە دژی گەلێ me dikare zorê li me bike got em wê peymana ewlekariyê imze bikin ger kesên biyanî dixwazin derkevin divê ew îro derkevin. Hey Roger, we have enemy pinned down here in the south. زۆرێک لە ئابووری ئەفغانستان پشتی بەو چەندان ملیۆن دۆلارە بەستووە کە وە کۆمەکی بیانی دەدرێت بە وڵاتەکە. Ev ji bo me pir giring e. Levre peymana evlekariya dualîn têvateyekê ku ev ji bo gelê Afganî bibe aboriyek û evlekariyekî baş. هەموو کاندیدەکان بۆ سەرۆکاتی ئەفغانستان پەیمانیان داوە ئەو ڕێکەوتنە ئاسایشیە مۆر بکەن و وەهاش چاوەڕوان دەکرێت پەیوەندیەکی باشتریان لەگەڵ ڕۆژ ئاوادە هەبێت. گەورەترین مەترسیەش ڕوبەڕۆی باوەڕی بە هەڵبژاردن ببێتەوە دەشێت ئەو هەوڵانە بن بۆ دەست بە سەراگرتنی نایاسایی ئەنجامەکانی هەڵبژاردن. بێجگەل لە فێڵ و تەلەکردن لە هەڵبژاردندا ئەوەش بووگەلی ئەفغانی گرنگە کاندیدە سەرکەوتووەکان بە ئەنجامەکانی هەڵبژاردن قایل بن. بینەرانی خۆشەویست زۆر جاران کە سەردانی مۆزەخانەکان دەکەین هەمووی لە ناو هۆڵ و لە ناو باڵەخانەی گەورەدایە. ئەم جارە بەرنامەی کورد کۆنێکشن دەتانبا بۆ مۆزەخانەیە کە لە زەویەکی پان و بەریندا کراوە و سروشت خۆی دەبێ بە سنووری ئەو مۆزەخانەیە. ئەم مۆزەخانەیە بە مۆزەخانەی سۆنارۆ بیابان ناسراوە واتە بیابانی سۆنارۆ کە لە ستانی ئەریزۆنایە. زۆرێک لە نمایشتەکان لە دەرەوەی ژوور و هۆڵەکان دەکرێن لە ڕوبەرێکی 3 کیلۆمەتر دووجادا 6,000 ڕوەکی تێدا چێنراوە هاوشێوەی بیابانی سۆنۆران. ئەم جۆرە مۆزەخانانە نمونەیەکی باشن بۆ باخچەیەکی تایبەتی ڕۆکەکان. ڕۆکی جۆرا و جۆرمان هەیە لێرە کە تایبەتن بە ناوچەکەمان لەگەڵ ڕابەکردنیە کە هەرتەنها هەر ئاژەڵ لە سروشدا نییە و ڕۆکیش هەیە و هەردووشیان پێکەوە گرێدراون.
لەم مۆزەخانەیەدا هەورازونشیە و هەن بۆ شوێنی بەرزیش هەن و ئەشکەوتیشی تیادا دروست کراوە. کاتێک دەچیتە بەردەم ئەشکەوتەکە پەنجەرێک بۆ پاراستن دانراوە و لەو دیویشەوە شێرێکی شاخەکانی لێیە. لە مۆزەخانەکەدا 200 جۆشتی لێیە کە تەنها لە بیابانەکاندا هەن. ئەوە تا کلکی دەجوڵێتەوە و دەنگێکی خۆی هەیە و نابن نزیک بێتەوە لەو دەنگە. ئەوە ئاگاهیدانە کە زۆر نزیک بۆیتەوە و پێتەوە دەدا. ئەها سەیری ددانەکانی بکە. ئەرکێکی تری ئەم مۆزەخانەیە درێژە پێدانی هەوڵەکانی پاراستنی سروشتی بیابانی سۆنۆرانە کە هەر هەمووی وابەستەیە بە هاندانی خەڵک تا لەگەڵ سروش دابژین. شوان ڕەشید، دەنگی ئەمریکا. بەرسەڤاڕاست ژێ پرسیارە مەراکە کێ بەری ئەنتەرنێت بکارئینە پەنتاگۆن بوو لێرە لە ئەمریکا. vêçendîjî em tîne dimehiya bernama Kurd Connection ya 101 heta digehîne yek carekê dî dexîlê şemo hêviya xweşî û şadî jî radike.